بەخۆمان دابچینەوە دڵخۆشی و بەختەوەری و ئارامی هەم لە دنیا هەم لە قیامەتە تەنها بۆ ئیماندارە بۆ کەسێک کە قورئان دەخوێنێ. وەرە لە شەودا تاقی کەرەوە کاتێک کە خەڵکی خەوتووە بۆ خۆت هەڵسە دوورکات نوێژ بکە لە پارشێوە لە کاتەکانی ترا وبالأسحار هم يستغفرون. خۆی گەر باسی ئیماندار دەکە ئەهلی بەهەشت خوا لەو کەسانەمان بگێڕێ. دەفەرمێ لە پارشێوە داوای لە خۆشبوون لەخوا دەکەن. خەڵکی خەوتووە ئەم شەڵێ خوای گیان لێم خۆش بە خوای گیان لێم خۆش بە. ئەگە پێت خۆشە دڵخۆش بی تەنها بەرەو لەگەڵ خوادا شەو کاتێک کە خەڵکی خەوتووە وصلوا بالليل والناس نيام تدخل الجنة بسلام. خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم کاتێک خەڵکی خەوتووە تۆ نوێژ بکە خوات خاتە باشتە بە سەلامەتی بەبێ بەبێ سەرێشە بەبێ سزا و تۆڵە، چونکە تۆ لە دنیادا لە کاتێکە خەڵکی خەوتووە شەو نوێژ دەکەی. هەوسە سەجدەی بۆ خوا بەرە، چەند سەجدەی بۆ خوا بەرە، بڵێ خوای گەورە من ئەوە منی تاوانبار و شەرمەزارم بەرامبەر تۆ وەستاوم تۆش میهرەبانی عەفوم کە لێم خۆش بە. هەر کاتی ئاوامان کرد دڵەکانمان ئارام دەبێتەوە. لەو خۆشترێ لە شەودا بگریت بۆ تاوانەکانت لەگەڵ خوادا تەنها بیتەوە بە ئیخلاسەوە بۆ بگریت. خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم وابکی على خطیئەتیک، بۆ تاوانەکانت بگری، بۆ عقوبەی تاوانەکان بگری لە قیامەتە. تۆ سەرپێچی فەرمانی خوات کردووە، سەیری بچووکی تاوان مەکە، سەیری گەورەی ئەو خوای بکە کە سەرپێچی فەرمانەکانی دەکەی. دێ لەگەڵ خوادا تەنها بەرەو شەو چەند کاتێ نوێژی بۆ بکە بۆ قیامەتی خۆت بە گریانە و لە سەجدە ڕاوی خۆشبوون لە خوا بکە، بڵێ خوای لێم خۆش بە. بزانن دڵت چۆن ئارام دەبێتەوە، بزانن دڵت چۆن خۆشە بێ. بەڵام ئێوە وەمان نەکردووە، ئێمە دڵمان ئارام کردووە بە گوناه و بە تاوان، بەڵام ڕۆژێک دێتە پێشەوە ئەو دڵ ئارامەی کە دروستمان کردووە بە گوناه و بە تاوان هەمووی ئەبێتە بار و بەڵاو موسیبەت بۆ قیامەتمان. ئیماندار بە دڵی خۆشەوە دەگەڕێتەوە بەلای خوا، بە دڵی خۆشەوە عیبادەت بۆ خوا دەکا، هەڵەسێ بە نوێژەکانی زۆر بە گەرمی هەڵەسێ وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى. بەڵام خوا فەرمووی منافقەکان بە تەنبەڵیەوە هەڵەسن، ئەم بە گورجوگۆڵیەوە هەڵەسێ، چونکە خۆی خۆشەوێ لە خوا ترسێ. دێ با دڵمان ئارام بکەینەوە بە یادی خوا بە زیکری خوا. ئەگە پێمان خۆشە دڵخۆشی دنیا و قیامەت بین بەختەوەر بین با دڵەکانمان بە زیکر و یادی خوا خۆشکەین. دڵ بە گوناه و تاوان خۆش نابێ، دڵەکانمان خاپور بووە هەمووی بەروبووی تاوانە. بۆیە شەرم لە خوا ناکەین، شەو ڕۆژ گوناه و تاوان دەکەین. ئەگە شەرمان لە خوا بکردایە بەقەد مرۆڤێک واللهی ڕۆژمان بەم ڕۆژە نەدەگەیشت. یا ڕەبی خوایە دڵەکانمان نەرم کە و ئارام بکەیتەوە. یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی لە شەو ڕۆژدا دڵمان ئارام بێتەوە بە زیکر و یادی تۆ. یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی لە شەودا سەری بەندایەتی بۆ تۆ کەچکەین یا ڕەب العالەمین. لەو کەسانەمان بگێڕی لە کاتی خەڵکی خەوتووە ئێمە سەجدە بەرین بۆی کە قيامتمان باش يا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.